یەکەم کردنەوەی دانیشتنەکە بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز. لە هیچ وڵاتێکی سەرڕووی ئەم زەمینە هێندەی هەرێمی کوردستان پەرلەمان بێبایەخ و بێدەسەڵات نەکراوە. هۆکارەکەشی ئەوەیە جووت حیزبی دەسەڵاتدار کە پارتی و یەکێتین و دەستیان بەسەر پەرلەماندا گرتووە و بڕیار و کۆبوونەوەکانیان لە حیزبەوە سەرچاوە دەگرێت نەوەک لە پەرلەمان. ڕۆژی 20 تشتینی یەکەمی 2024 هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دوای چەندین جار دواخستن بەڕێوەچوو. هەردوای کۆتاییاتن و ڕاگەیاندنی ئەنجامەکان دەرکەوت هەڵبژاردنەکە دیزاین کراو بوو. پڕبەباڵای پارتی وێکێتی دوورا بوو. ئێستا و دوای تێپەڕینی 6 مانگ لەو وادەیە پەرلەمانی کوردستان هیچ سەرۆکێکی نییە و دەرگاکەشی داخراوە. هەروەک بڵێن هەرگیز ئەم دامەزراوەیە لە هەرێمدا بوونی نەبوو بێت. لە دوای هەڵبژاردنیشەوە کە هەرزوو کۆمەڵی دادگەری بە دیزاین کراو ناوی برد و ڕەتی کردەوە بەشداری پەرلەمان بکات. ئەما لە کاتێکدایە تاوەکو ئێستا پارتی و یەکێتی دەیان جار لە ئەولێر و سلێمانی کۆبوونەتەوە. بێگومان کۆبوونەوەکانیان بۆ گەڕانەوەی سەنگ و قورسایی و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان نییە، بەڵکو بۆ بەشکردنی کێکی دەسەڵات و دوجار خستنەوە گەڕی دامەزراوەی پەرلەمانە لە پێناو بەرژەوەندی و ویست و بڕیارەکانی خۆیان. پارتی وێکێتی بە تەواوی هەژموونی خۆیان بەسەر پەرلەماندا سەپاندووە. دەیانەوێت پەرلەمان جێبەجێکاری ئەجێندای حیزبی و بەرپرسانیان بێت، نەک خزمەتکردنی خەڵک و دەنگدەرانی ڕاستەقینە. هەر بۆیە ئەوان تا لە دیوەخانی کۆبوونەوەکانیان ڕێک نەکەون، پەرلەمان هیچ ڕۆڵێک و وەرزشێکی نابێت. 6 مانگ بەسەر وادەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستاندا تێپەڕیوە، بەڵام تا ئێستا بەردێکیان نەخستووەتە سەربەرد و ئەندامەکانیشی هەموو ئەو ماوەیە موچەی بەلاش وەردەگرن کە بۆ هەر ئەندامێکیان مانگانە زیاتر لە 8 ملیۆن دینارە. لە ماوەی ئەم 6 مانگەدا پەرلەمانی کوردستان نەک هیچ ئەرزش و ڕۆڵێکی نەماوە، بەڵکو بووە بەبار بەسەر بودجە و هاوڵاتیانەوە. لەو 6 مانگەدا زیاتر لە ملیارێک و 500 ملیۆن دینار لەسەر بودجەی گشتی کەوتووە. لە ئێستادا هەرێمی کوردستان لە بۆشاییەکی گەورەی یاساییدایە کە نەبوونی پەرلەمانە. بەرپرسیارەتی یاساییش لەسەر ئەستۆی پارتی وێکێتیە، بەهۆی ململانەی توند و ناشەریفانەیان لەسەر بەرژەوەندی و پۆست و پلە باڵاکان. پارتی وێکێتی دەیانەوێت لە کۆبوونەوە داخراوەکانیان بەڕێکەوتنی ژێربەژێر و نهێنی هەموو شتێک ببڕنەوە، هەر لە سەرۆکایەتی پەرلەمان تا پۆستە باڵاکانی حکوومەت. پاشان پەرلەمانێکی دەستەمە و دارە دەست بخەنە گەڕ کە هیچ سوودێکی بۆ خەڵکی بەشمەینەت و مافخوراو نەبێت. محەممەد ساڵح بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی هەرێمی کوردستان عێراق و بەرژەوە دێباڵاکانی بکەم.